وەک هەنگاوی یەکەم بۆ کردنەوەی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی بڕیاریدا هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی نێودەوڵەتی بەڕووی عەمرەکاراندا بکرێتەوە بۆ ئەوەش بەڕێوەبەری گشتی حەج و عەمرە لە وەزارەتی ئەوقاف لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕای دەگەێنێت بۆ ئەو مەبەستە بڕیارە یەکشەمەی داهەتوو شاندێکی هەرێم سەردانی بەغدا بکات بۆ دانانی ئالەتێک بۆ گەشتی عەمرەکاران. ئەوەش دەڵێت ئەگەر هات و هەر مەرجوشتێکی جیاوازی تێدا بێت ئەوە قبوڵی ناکەین و ئامادە نابین گەشتی عەمرە ئەنجام بدەین. یەکشەمووی دەڕۆن ئالێتەکی لەوێ دادنێن ئەو ئالێتە کە چۆن دەبێت لەوانەیە ئەوان شتیوا داوە بکەن مەسەن ئێمە قبوڵی نەکەین چکە ئەمە بەو شێوەی گەشتەکەش ئیقرار دەکەین کە هەروەچی چۆنمان کردووە بەو شێوەیە بێ ئەگەر یەک شتی وای تیا بێ کە لە ساڵان جیاواز بی یان وەک ئەرکێکی قورزە سەشانی ئێمە بێ ئێمە لەوانەیە ڕزامەند نین لەسەری. وتەبێژی وزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستانش ڕای دەگەێنێت کردنەوەی فڕۆکەخانەکان بەڕووی عەمرەکاراندا هەنگاوێکی باشە، بەڵام تا ئێستا هیچ کاتێک دیاری نەکراوە بۆ کردنەوەی فڕۆکەخانەکان بە یەکجارەکی. ئەوەش ناشارێتەوە هیچ شتێک نەماوە لەگەڵ حکوومەتی عێراقی لەسەرکردنەوەی فڕۆکەخانەکان لەسەری ڕێک نەکەوتی بین، بەڵام حکوومەتی عێراقی ئامادە نییە بڕیاری کۆتایی لەبارەوە بدات. هیچ خاڵێک نەمایە لەگەر شاندی بەغدا اتفاقمان لەسەری نەکردی و ئەو خاڵانێکە ئیتفاقمانش لەسەری کرد بوویتە مەحسەرەك و هەردوو لامان تەوقیعمان کردێت وەکو هەرێم و هەروە وەکو بەغدا واتە هیچ خاڵێکی عالق لە بینی ئێمە و مەرکەز نییە سەبارەت بە هەڵگرتنی گەمارۆ لەسەر گەشتە نێودەوڵەتیەکان لە هەردوو فڕۆکەخانەی هەرێم و مەحسەریش ڕەفع کرایە بۆ دکتۆر حەیدەر عەبادی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی قووەی قەراریش لەدەست ئەوە چونکە بە بڕیاری ئەو گەشتەکان ڕاگیرایە و بە بڕیاری ئەویش دەبێ ببیتەوە. ساڵانە نزیکەی 20,000 کەس بۆ عەمرە لە هەرێمی کوردستان و سەردانی ماڵی خوددا دەکەن، بەڵام ئەم ساڵ بەهۆی داخستنی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە تا ئێستا تەنها 6 کەس لە ڕێگەی فڕۆکەخانەی بەغداوە عەمرەی ئەنجام داوە، کامەش زیانی گەیاندۆتە هەرێم لەلایەک و لەلایەکی دیکەشەوە زیانی بۆ بەغدا هەبووە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.